چەند ڕۆژێک بەهۆی گرفت لە ئامێرەکاندا بەرهەمهێنانی ئۆکسیجینی نەخۆشخانەکان وەستا. ئێرە کارگەی بەرهەمهێنانی ئۆکسیجینی پزیشکیە لە سلێمانی. بەشێکی زۆر لە ئامێرەکانی لە کار کەوتون و تەنها لەبەر 26 ملیۆن دینار گیانی دەیان نەخۆش کەوتۆتە مەترسیەوە. بەڕێوەبەری کارگەکە دەڵێت لە ساڵی 2012ەوە نووسراو بۆ وەزارەت دەکەن و لە کێشە و کەموکوریەکان ئاگاداریان دەکەنەوە، بەڵام ئامادە نین هاوکاریان بکەن. ئەم کارگەی تاکە کارگەی ئۆکسیجینی پزیشکی لە سلێمانی تەواو. ئێمە ڕۆژانە ئێستا حاڵی حاضر لە سایە 25 کارگەکەی ئیشەکە تقریبا ئەتوانین ڕۆژانە 50 بۆ 60 بتڵ ئۆکسیجین دابین بکەین بۆ خەستەخانەکە و لەگەڵ ئیسعافەکان و لە سا 75 کارگەکە لە کار کەوتو. ئێستا گرفتمان هەیە کارگەیە بەشێکی زۆری لە کار کەوتووە لەبەری تەمەنی هەیە. ئەم کارگە لە ساڵی 2008 ئیشەکە بەردەوامی هەتا ئێستا و ئێمە لەبەر خەستەخانەکانی زۆر زیای کردووە. ئێمە ناتوانین ئۆکسیجین بۆ خەستەخانەکان دابین بکەین. ئەو کاتێکم کارگەی دامەزراوە خەستەخانەیەکی کەم هەبوو لە سلێمانی. ئێستا خۆ دەزانین خەستەخانەکان زۆر زیای کردو. ئێمە ناتوانین ئۆکسیجین بۆ خەستەخانەکان دابین بکەین. لە ساڵی 2012 من نووسراوێکم کرد بۆ فەرمانگەی تەندروستی سلێمانی. ئەوان نووسراوەکەیان بەرز کردەوە بۆ وەزارەت و تا ئێستا جوابی نەهاتەوە بۆ دابینکردنی هێڵێکی تری ئۆکسیجین. لە ساڵی 2013 هەمان شتم کرد تا 2010 من هەموو ساڵێ نووسراوی خۆم نووسیوە و نردووە ئەوانیش نردویانە بۆ هەولێر تا ئێستا جوابەکەی نهاتوە. نەخێریسا حاڵی حەز دەبێت کارکە لە کار کەوتووە ئەوان خۆیانە دەروەیکردن بەس چەند جارێک ئۆکسیجینیان بێ بە تایبەتی نەخۆشخانەی تاری عەلیوالی بەک ئەگەر لێبڕانی شتێکە بێ ئەمە لەو احتیاتی خۆیانێن، بەڵام ئەوەی ئێمە هیچ فریای ئەوان ناکەن چون ئۆکسیجینی زۆر سەرفەکەن لەبەرەوەی سا خۆیان ئەوان لە دەروەی کڕن. پێدانە ساڵە ئەو فلتەرانەی لەسەرە یعنی احتیمالی تەقینیشی هەیە. دوایەوەش ئۆکسیجینەکەش هەوای ئۆکسیجینەکەش کەمەکاتەوە. ئۆکسیجینەکە 100% تا بەزێن بە 180 سەحالیان ئەوە ئەو ئۆکسیجین و کوجاران نەماوە. لە ئێستادا ئەم کارگەی ڕۆژانە 50 بتڵ ئۆکسیجین بەرهەم دەهێنێت لە کاتێکدا ئەگەر گرفتی ئامێرەکانیان بۆ چارەسەر بکرێت توانای بەرهەمێنانی 150 بتڵی هەیە کە بەشی سەرجەم بنکە و ماڵبەندە تەندروستی و نەخۆشخانەکانی سلێمانی دەکات. سیانەکردنەوەی ئامێرەکانی ئەم کارگەیە پێویستی بە 26 ملیۆن دینارە کە پارێزگاری سلێمانی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر خەرجکردنی، بەڵام دیان نییە وەزارەتی دارایی کەی ئەم پارەیە دەنێرێت. ئەوە جگە لەوەی کارمەندەکانی بەردەوام شەو نخوونی دەکەن و موچیان لە کاتی خۆیدا پێنادرێت. ئەو کارگەیە سەر لە 125 بۆ 130 کارەکە و ئەگەر فریای نەکەوین ینی نەکەوینە ئەوەی کە هۆڵی ئەوە بخۆین کە ئەم کارگەیە بخۆینەوە سەر پێخۆی پێچی ئەو 125 لە کار بکە و دواتر نەخۆشخانەکان و بەڕێوەبەرایەتیکیشی تەندروستی سلێمانی ناچارە بن کە لە کەرتی تایبەت ئۆکسیجین بکڕن. ئەمەش مەبلەغێکە بێ بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتە قەیرانی دارایی هەیە. ئەم کارگەیە تەنیا ئۆکسیجینی نەخۆشخانە و ئامبوڵانسەکانی ناوشاری سلێمانی دابین دەکات کە زۆر جار بەهۆی لە کارکەوتنی ئامێرەکان ناتوان ئۆکسیجین بەرهەم بهێنن لە کاتێکدا ئێستا زۆربەی نەخۆشانی کۆرۆنا پێویستیان بە ئۆکسیجینی بەردەوامە. تەنیا لەبەر 26 ملیۆن دینار ئەم کارگەیە ناتوانێت هاوکاری نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆناش بکات. ڕەمیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.